لەسەر گرنگی سایلۆکان و گرنگی ئەم سایلۆیانە چی بووە لە بەرەو پێشخستنی ئابووری هەرێمی کوردستانە پرسیاری گرنگترمان هەیە بۆیە میوانداری بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێرمان کردو لە ستۆدیۆ میوانی منە بەڕێز هێمن بەخێراتی ئەم کاتت باش سپاس بۆم دەرفەتا خۆشحاڵم بەخێر بن زۆر سپاس هەرچەنە ئێمە ڕۆژانە باسی پرۆژە و لایەنە گرنگەکانەکەین یاخو با بڵێن ئەو هەوڵ و پرۆژە گرنگاناکەین کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم بوارەکانە کردوێتی بەڵام ئەوەی کە لە بواری کشتتوکاڵا کراوە زۆر دیارن و زۆر کاریگەریش بوون جا بۆیە مێ بزانم سایلۆکان لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە کراوە بۆ گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ و پیشەسازی و تا دواتر بۆ هەرێمی کوردستان چ کاریگەریەکیە بووە لەسەر بەرەو پێشخستنی ژێرخانی ئابووری و بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان بەگشتی بەڵگە نەویستە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی یەکجار زۆری بە کەرتی کشتتوکاڵی داوە و هەروە خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو گرنگیانە کە لەژێر چاودێری و ڕێنمایی بەڕێزیان بووە چونکە ئەوەی دەبینین ئێستا کە باست بەڕێزتان باش ئاماژە بە ڕۆلی سایلۆیەکان دەکەن پرۆسەی بە بازارکردن لە سایلۆیەکان بە بازار دەکرێن بۆیە ساڵ بە ساڵ ژمارەی سایلۆیەکان لە زیادبووندانە بۆ نمونە لە شاری هەولێر ئەمە پێشتر یەک سایلۆمان هەبوو یەک بنکەی بە بازارکردنی سایلۆمان هەبوو لە تەواوی پارێزگای هەولێر ئەوە زۆرجار قەڵەباڵغی و لۆدەکی یەکجار زۆری لە پێش ئەو سایلۆیە دروست دەکرد کە توانای وەرگرتنیشی 145,000 تۆن بوو هاوتەری لەگەر گرنگی پێدانی و پێداگریەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە وتوێژەکانی لەگەڵ حکوومەتی عێراقی پێداگر بوون بەڕێزیان لەسەر ئەوەی ڕێژەی بە بازارکردنی گەرمی براجوتیان بەرز بکرێتەوە پێشتر لەسەر ئاستی هەرێمی کوردستان 375,000 تۆن گەنم وەردەگیرا ئەو ساڵ بە پێداگری جەنابیان و بە سوپاس و بۆ هەوڵ و هیمەتی جەنابیان گەیاندرا 700,000 تۆن ئەوەش پێویستی بەوەی هەیە کەەوە ژمارەی سایلۆیەکانیش دەبی لەگەڵی فراوان بکرێت و زیاد بکرێت بۆ نمونە کە باسم کرد لە سنووری پارێزگای هەولێر پێشتر یەک سایلۆمان هەبوو ئێستاکە ئێمە سێ بنکەی وەرگرتنی سایلۆمان هەبوو ساڵ بۆ ساڵی 24 پشت بەخوای گەورە لە ساڵی 2025 دەکەینە چوار بنکەی شکە زیاد دەکەین لە ناوچەی هەریر و بۆ ئەوی جوتیارانی ئەو دەڤەرش تێدا سوودمەند بن بارگرانی و کورسایە نەسە دروست نەبیت بێن لە هەولێر بە بازار بکەن بەڵکو بتوان لە سنووری خۆیان بە زووترین کات بە کەمتری خەرجی بەرهەمەکانی خۆیان لەوێ بە بازار باشە بەڕێز هێمن بوونی ئەم سایلۆیانە بە تایبەت لەم ناوچەیە تا چەند بۆتە هۆی کەمکردنەوەی کێشەی جوتیاران ساڵانی ڕابردووەمان بینی جوتیاران گەرمەکەیان لەبەر باران ئەمایەوە یاخود شوێنێک نەبووتیای هەڵگرن یاخود بە شوێکی ناتەندروست لە شوێنێکی ناتەندروستە هەڵەگیرە ئێستا بوونی سایلۆکان بە تایبەت لە پارێزگای هەولێر تا چەند کاریگەری هەبووە لە سەرنەمانی ئەم کێشانە دانەوێڵە بەرهەمەچی نیشتیمانیە ئەرکی سەرشانی هەموو لایەکەکەوە گرنگی بەو بەرهەمە بدات وەروە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوام شوێنی گونجا و لەباری بۆ ئامادەکردەوە تاوەکو لە دارزانبی پارێز چونکە ئەو بەرهەمە نیشتیمانیە بەشێکی گرینگە لە ژێرخانی ئاسایشی خۆراک بۆ بەرهەمە ئەمە دەتوانین ئێمە خۆمان سەر پێ بکەین و خۆمان ڕابگرین بتوانین ڕوبەروی هەموو پێشهاتە ببینەوە بۆیە ئەو سایلۆیانە کە بە ستاندەری جیهانی دروست دەکەن توانای ئەمبارکردنی ڕێژێکی یەکجار زۆر دانەوێڵیان تێدا هەیە و دەتوانن لە دارزانبی پارێزن ئەوەش خۆی لە خۆیدا پژگیریەکە بۆ کەرتی کشتتوکاڵی لە هەمان کاتیش دەکا ئەتوو جوتیار هەز دەکات لە سنوورەکەی خۆی لە نزیکترین بازنەی بە بازارکردن بنکەچی بە بازارکردنی بۆ دەکرێتەوە ئەوەش خۆی لە خۆیدا دەبیتە هاندانە کەوا بیر لەوە دەکاتەوە زەویەکەی خۆی دابچێنێت وهروەها بە بازار دەکرێت ڕێژەکەی تێدا بوونی هەیە دەتوانێت بەرهەمەکەی خۆی تێدا بە بازار بکرێت ساڵانی پێشوو کە لەسەر تاپای هەرێمی کوردستان 370,000 تۆن وەردەگیرا لە سنووری پارێزگای هەولێر ئێمە نزیک بە 1,2 ملیۆن زەویدا دەچێندرا لەو 1,2 ملیۆن زەویە ئێمە 110,000 تۆنمان لێ وەردەگیرا باشە ئەو 110,000 تۆنەی کە ئەم ساڵ بەرهەم هات ئەو ساڵ نەبوو ئەم پێش کابینەیەم باز دەکەم باشە لەم 4 ساڵی کابینەی نوێمدا چەند بەرهەم هات ئەو ساڵ بوو نمونە بەرهەمان 2 هیندا لە جوتیاران بە بازار کرد تەواوی ئەو بڕە لە سایلۆکاندا هەڵگیرا جێکرایەوە ئەو بەرهەمەی کە بە بازار کراوە تەواوی هەمووی ئەمبار کرا و هەمووی قۆناغ بۆ پرۆسەی بەشە خۆراکی هاوڵاتیان ڕەوانەی ئاشەکان دەکرێت لەوێشدا بەشی سەر بریکارەکان دەکرێت هاوڵاتیان تێدا سوودمەند دەبن باشە ئەی کەرتی تایبەت چەند هاوکار بۆ لەم پرۆسەیە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هاوتەری بەگەڵ سیاسەتی پێداگیری بۆ ئەوەی ڕێژەی بە بازارکردنی گەنم زیاتر بکات لە حکوومەتی عێراقی کە سیاسەتێکی نەگریسی بەرامبەر جوتیارانی هەرێمی کوردستان گرتوتە بەر تەواوی بەرهەمەکانیان لێ ناکرێتەوە بە بیانی و بێبنەما لەگەڵ ئەوەشدا
حکوومەتی هەرێم دەستەوستان نەبووە بەڵکو چەندین سایلۆی هاوبەشی نێوان کەرتی تایبەت حکوومەتی هەرێمی کوردستانی کردوتەوە بۆ ئەوەی ئەوانی ببنە پشتیوانیەک بۆ براجوتیاران بۆ ئەوەی بمنە زەمانێک و گرنگتیەک کە حکوومەتی عێراقی پشتی لە براجوتیاران کرد دەست بەجێ سایلۆکانی هاوبەش نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تایبەت باوەشی بۆ براجوتیاران دەکاتەوە ئەو بڕەگەرمەی ماوەی تو لێ ناگەڕێتکەوە لەسەری بیتە بەڵاو بەرکو بۆی بیتە گرفت بەرکو لەوێ تێدا دەرفەتی بە بازارکردنی تێدا هەبووە لە ساڵانی ڕابردوو خۆشبەختانە جوتیاران تێدا سوودمەند بوونە توانیوێنە بەرهەمەکانی خۆیان لەوێ بە بازار بکەن بەردەوام لەگەڵ هاوتەریب لەگەڵ ئەو سایلۆ هاوبەشانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تایبەت کارگەکانی ئالیچیش تێدا ڕۆڵی ئیجابیان هەبووە توانی ویانە کەوا ڕێژەیەکی یەکجار زۆر بەرهەمی دانەوێڵە لە براجوتیاران بکردنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو بەرهەمانە لە بۆ پرۆژەکانی سامانی ئاژەڵی تێدا بە بازار بکەن و ئەو پرۆژانی سامانی ئاژەلیش پشت بە بەرهەمی کارگەکانی ئالیکی ناوخۆ بەستن لەگەر بوونی هەر پێشاتێک ئێمە بتوانین بە خۆمان سەرپێی خۆمان بکەین و هیچ لەو پرۆژانە پەچیان نەکەوێت ڕاستە بێگومانەوە جگەلەوەی کە هەلی کارێکی باشیشی ڕەخساندەوە بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لەگەڵمان بسپاس بۆ ڕوونکردنەوە سپاس بە خێر هاتن زۆر سپاس.